خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین. هەر بابەتێک لە هەرێمی کوردستان دێتە پێشەوە ئێمە لەناو کۆمەڵی کوردەواریدا ڕاستەوخۆ ئەبین بە دووبەرە. هەندێکمان تەحلیلی ئاینی بۆکەین بێ و شارەزای ئاین بین. هەندێکمان یەکتر کافرەکەین و هەندێکمان بە موسڵمانی ئەمێنینەوە. لە کاتێکدا ڕەنگە بابەتەکە ئەوەندەش پەیوەندیدار نەبێ بە ئێمە یان ڕەنگە اختصاص و تایبەتمەندی ئێمە نەبێ. ئەمە وای کردووە کە هەمیشە کۆمەڵی کوردی لەسەر پرسەکاندا دابەشی دوو بێت و هەندێک جار گروپی تریشی لەیەکەوێتەوە. بۆچی ئێمە لەسەر کۆمەڵێک شت یاخود لەسەر زۆربەی زۆری شتەکان ناکۆک و ناتەباین؟ لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو بوومەلەرزەیەک ڕوویدا، بەشێکی پێی وابوو کە ئەمە لەو شوێنانە بوومەلەرزە ڕوو ئەدا کە دژی دین و بێ ئەمری و بێفەرمانی خوای گەورەیان کردو. بەشێکی پێی وابوو نەخێرەمە کارەساتێکی سروشتە و تەنانەت ئاەتێکی قورئانی پیرۆزیش هەیە. لەم بابەتەوە بۆ کۆی بابەتەکانی تر ئەمە جگەلەوەی ئاینی پیرۆزی ئیسلام تا چەند کاریگەری هەبووە لەسەر ڕێخستنەوەی کۆمەلگا. ئەگەر حەقیقەتی ئاین و دینی پیرۆزی ئیسلام وەربگرین، ئایا ئەو هەموو تاوان و کوشتن و ماڵوێرانی ڕوەدات؟ ئەم شەو لەسەر ئەو پرسە گفتوگۆکەی لەگەڵ دوو مامۆستای بەڕێزی ئاینی بەڕێز مامۆستا مەلانادر عەلی، مامۆستای ئاینی مامۆستا بەخێر بێ. زۆر سوپاس. هەروەها لەولێرەوە بەڕێز مامۆستا مەلا عومەر چەنجیانی، مامۆستای ئاینی بەڕێزیشتان بەخێر بن. مامۆستا مەلا عومەر سڵاو لێبێ. بەڕاستی ئێمە ینی بۆچوونی بەڕێزت لەسەرەوەی بۆچی ئێمە لەسەر هەموو پرسێک دابەشی دووە بین و ڕەنگە بەشێکمان هەرنەی نەزانین، ینی بە زۆرێک ئەچینە ناو بابەتەکانەوە کە هەم دڵی یەکتر ئازارە دەین، هەم یەکتر ئێشێنین و نەتیجەیەکیشمان دەست ناکەوێت. شەوتان شاد، سڵاوی خۆتان لەبێت لە ئێوەی بەڕێز و هەموو ئەو بەڕێزانەش کە لەو دی و کامێرەکەوان. سڵاو لە بیسەرە بەڕێزەکانیشتان، سڵاو و ڕێز و حورمەت و مامۆستاوەی نارەکەی ئێمە کوژاوە یان کارەبا لای تۆ نەما؟ ئەوە لای من یاریە ترافیک لایتەوە دەکەی من دەیخوا ڕەحممان پێ بکاتەی ئینشاڵڵا ئەوە هاتەوە. بەڵێ مامۆستا دەکەم. بەڵێ نازانم بەڕێزت دیوانی پیرەمێرد خوێنۆتەوە یاننا؟ بەڵێ لە دیوانی پیرەمێردا باسی چایخانەکەی لای مزگەوتی گەورە دەکرێ کە باسی هەر کەسێک بکرێ بەبێ ئەوەی ئەو خەڵکە هیچی لەبارەوە بزانێ ئەکەونە پلار تێگرتن و گوێن پێدان بە هەموو شتێک. ئەوە سەردەمی حاجی تۆفیق بەگی پیرەمێرد بە ڕەحمەت بێ کەوا بوو ئەم کولتورە نوێ نییە. ئەو کات لە سەردەمی ئەوە چایخانەکەی مزگەوتی گەورە هەبووە، لێەوە خەڵک کە دانیشتون گوێنیەنداوە بە هەر کەسێک و هەر بابەتێک کە هاتوبێ و خۆیان خاڵی کردوتەوە. ئیمڕۆ لەخوا بەزیابێ سۆشیال میدیا هەیە، ئەو خەڵکە خۆی خەریکی خۆخاڵیکردنەوەیە لە دەمەوە. بەڵام ئەمە لەلایەک ئەم کاریگەریە پەڕیوەتەوە بەداخەوە بۆ سەر دوانگەی پیرۆزی هەندێک لە مزگەوتەکان یان لەسەر ڕێگای سۆشیال میدیاوە هەندێک کەس کە باسی ئاین دەکا. کاریگەریەکەش هۆکاری زۆرە. یەکێ لە هۆکارەکان من بەنسبەت مامۆسای ئاینیەوە دەڵێم بریتە لە بێئاگایی لەم کتێبانی کە ئێستا لە پشت منەوە هەندێکی دیارە و بێئاگایی لە خودی قورئان، بێئاگایە لە ئەدەبی قورئان، بێئاگایە لە ئەدەبی حوجرە، بێئاگایە لە فقهی ئیسلامی. ئەمە هۆکارێک گەیتە نازانم پرسیاری دیکەش. بەڵێ مامۆستا مەسەلەن لە بوومەلەرزەکەەوە مەسەلەن ئەو بوومەلەرزەی کە لە بەشێک لە تورکیا و بەشی باکووری کوردستان و بەشێک لە سووریا و بەشی ڕۆژاوای کوردستان ڕوویدا، مەسەلەن هەر زوو کۆمەڵێک کەوتنوتیان ئەمە بێدینیە و ئەمە فەسادیە و ئەمە لەو شوێنانە بوومەلەرزە ڕوو ئەدا و باشە. بەڵام لە شوێنی تریش کۆمەڵە ڕەنگە شت ڕوو بدات کە ئەسڵەن موسڵمان نەبن. یعنی بۆ ئێمە خێرا ئەچینە ناو ئەو جەدەلا، بۆچی ئێمە چمکێکی ئاینەگرین و لێشی نازانین و تێکی ئەدەین، ناشیرنی ئەەکەین؟ بەڵێ بێگومان ئەوەی کە لە ئاین نازانێ و قسەی لێ دەکا شەرمەندە بێت کە قسە لە شتێکەکە لێ نازانێ. ڕۆژە لە ڕۆژان لە ئەوسا و لە ئێستا و لە هیچ بەرنمەیەک و گوتارێکی منە وەک عومەر چنگیانی وەک عومەر سەلەفی ڕۆژە لە ڕۆژان باسی پزیشکێتی و طب بم نەکردووە، چونکی ئیشی من نییە.
کاتێک کە مامۆستایەکی بەناو ئاینیە ئەبێ بپرسیم زانین ئەم مامۆستایە کەسایەتێکی خوێنەواری دینیە یا بڕوانامەیەکی هەیە و لێی بووە بە بەڵا بەسەرێ وەزانەی خوێنەوارە یاخود مزگەوتێکیان داوەتێ و شاشکێکی بەسەرێ وەزانێ بۆتە بە ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێبێ یاخود کۆمەڵێک هەوای تێدەکەن لە جیهانی فەیسبوک و جیهانی سۆشیال میدیا هەوای لێ دەکەن تا چەند بۆتە گەمەی دەستی مناڵ و مەزن خۆشی ئاگای لە خۆی نییە ئەمە لێرە پرسیارەکە لێرە دەست پێەکە عمقی دین شارەزایە قسە دەکا یان لە خۆڕە ئەکەوێتە ناو شتەکان ئەمە گرنگە باشە هەموو ئەو شتانەی کە من کەوترا لەبارەی ئەو بوومە لەرزەوە بەڕاستی من دانیشتم گۆم لێگرتن یەکەیەکە پۆستێکم کرد لە واڵەکەی خۆما لە چنگانی گوتم شەرمم لە خۆم دێتەوە کە گوێتان لێ دەگرم کە من مەلام بۆچی چونکی بەڕاستی حیای مەلاشتان برد حیای ئەو وەزیفە جوانەتان برد ئەو مێزەرە پیرۆزەتان برد حیای محرابتان برد حیای منبەری مزگەوتان برد ئەوە یەک پێرش لە خوتبەی جومعەیە پێرش لە خوتبەی جومعە ئاماژەم پێکرد چونکی تەفسیرکردن بۆ شتهایەک کە هیچ معنایەکی نەبوو تەفسیرەکانیان خاڵێک یەکەم بابت بارێ بزانین دەکرێت ئێمە ئەگەر بە دیوێکی سیاسی تەماشا بکەین خودی ڕووداوەکە بریتی بێ لە تەوجیهێکی علمی لە مەسئلەیەکە ئەو تەقینانەوە تەوجیه بێ دەکرێت ئەمە یەکێ بێت لە ئەگەرەکان ئەمە یەک چونکی ئێمە بە دەورمانەوە نەوەویان دەبێت و مانعیشیان نییە تاقیکەنەوە لەسەر هەموو ناوچە کوردەکان و لە ناومان ببن ئەوە خاڵێکی دیکە ئەگەر من تەفسیری خواییانە بۆ شتەکان بکەم تەفسیری ناکەم بڵێم گوناهە ئەو خەڵکە لەوێ گوناهبار بوون و بۆیە من لەوەش ناشیرنتر لەوانەی مامۆستاکان مەلایەکم جۆ لێ بوو بلۆشی مەلایەکی ئێرانی بلۆشیم جۆ لێ بوو تەفسیرێکی ئەمەندە نامەعقول ئەمەندە بێحورمەتانەی کرد لە مەنتیقەی ئەهواز بوو یعنی مرۆڤ شەرمی لێ دێتەوە کە ئەمە کۆمەڵی ئەرشد وترا باشە ئەمە خێرە خوای گەورە خەشم و قینی هەموو کۆ کردەوانێ لە دیمشقی نەدا بەڵام لە ناوچە کوردەکانی ڕۆژ ئاوای کوردستانیدا کە پێ دەوترێت سووریا خێرە لە ئەنقەرەی نەدا خێرە لەو شوێنانەی نەدا کە بڕیاری ستەمی لێ دەرەچێ بەرامبەر بە میلەتان خێرە لەو شوێنەی نەدا کە لەوێەوە ئەڵێ لە 22 کابرا خۆی دەڵێ ئێمە لە هەر شەوێکا بمانەوێ ئەبین بە میوانی خەڵک بۆچی لەو قسە زاڵمانەی نەدا و لەو شوێنەیدا کە قسەی زوڵمی تیاکرێ ئەی بۆ لە شوێنێکیدا هەموو ناوچەی کوردی و فەقیر و هەژار بوون بۆچی تەفسیرەکانمان وەهابێ ئەگەر من بمێ تەفسیرێکی سیاسی بۆ بکەم دەڵێم لەو دی و ئەم ڕووداوەوە حرەکەیەکی کە هەیە ڕوودانەکانی دروست کرد بۆ ئەوەی لە ناوچە کوردەکان قڕکە ئەمە کەمترینەکەیەتی ئەگەر بشی بمەوە مەسەلەی ڕەب العالەمین مەسەلەی بزەسەر ئامین خوای گەورە کە باسی زەلزەلە دەکا لە سوورەتی زەلزەلەیە تعبیرە قورئانەکە ئەمەندە دیارە کە پێمانە فەرمێ ئەعوذ بالله من الشیطان الرجیم کە ئەو ڕۆژە کە زەلزەلە باس دەکە ئەوەڵەن باسی قیامەتە و باسی زەلزەلەکەش عامترە لەوەی هەر باسی قیامەت بێ يقول الإنسان ما لها يومئذ تحدث أخبارها بأن ربك أوحى لها فەروەرێن فەرمانی دەرکرد شتەکە بوو اینجا لێرەدا ئێمە یەتەسەرەوەی ئایا بپرسین فەروەرێن بۆچی وات کرد لە ناوچە کوردەکان لا يسأل عما يفعل وهم يسألون خوای گەورە لێ ناپرسێت چ دەکرێت لە باتی ئەوەی ئێمە بەتەن خەڵکەکەەوە بین فریای خەڵکەکە بکەوین یەکەم هەنگاومان بریتی بێت لە دوعابۆکردنیان وەکو ئێمە لە وەزارەتی ئەوقاف و یەکێتی زانایان فەرمانێکی جوانیان دەرکرد و جێبەجێمان کرد لە هەموو مزگەوتەکان و نوێژی جەنازەمان کرد نوێژی جەنازەمان کرد غایبی پاشان بڕیار دەرکرا کە کۆبوونەوەی یارمەتی و کۆمەچیان بۆ کۆ بکرێتەوە ئەمە هەڵوێستە دینێکەیە نەک تەفسیرێکی تر بۆ شتەکان بکرێ بەڵێ مامۆستا ئەگەڕێمە لای بەڕێستان مامۆستا مەلا نادر یعنی مامۆستا عومەر ئەڵێ بەڕاستی هەندێک تەفسیرەکەن هەندێک قسە ئەکەن بە ناوی ئاینەوە ئینسان شەرمەکە بڵێ مەلام یعنی بڕۆینە نا ئەو بابەتەوە ینی بۆچی ئێمە لەسەر هەموو ئەو پرسان یەکتر ئێشین و ئازار یەکتر دەین بەڕاستی ژعنی نەتی زمانیە سەرەتا دەستخۆشیتان لێ یەکەم سپاس بۆ بەڕێستان و بۆ بینەرانی خۆشەویست بۆ مامۆسای خۆشەویستیش کە پێم وانێ زۆرتر
نزیکین لەیەکەوە لەگەڵ مامۆسایەت چونکە هەمان بۆ چوونە ئێمە دین کە هاتووە بۆ فەراغی لە کاتێکایەت عادەتەن دین لە هەموو ئاینەکانی پێشوشە هەموو پێغەمبەرەکانی تر عەلا نەبینا عەلەیهیمو سەڵات وەسەلام لە کاتێکا کە فەراغێکی عیلمی عەقڵی ڕوحی هەیە خی گەورە ئەوێ زادێکی عەقڵی با بە مرۆڤەکان زادێکی ڕۆحیان باتەوە جارێکی تر چۆن ئەڵێی زانست و زانیاری وەکو خۆی خەڵک چێژی لێ وەرگێ و ئیسفادەی لێ بکات ئێمە کێشەی ئێمە لەم سەردەمەیە ئەوەیە ئەو بەڕێزانەی کە ئەگەر تێبینیت کردبێ کە تند بوون لەم بابەتەیە یەکەم دەستی دەرەشیمان تایە بمانەوە نەمانەوە مەداریسمان هەیە مەداریسەکان هەتا مەداریسی حجرەی خۆمان بە مسەڵەحی خۆمان بڵین حجرەی خۆمان بووە شەریعە و مەنهەجی خۆمان بووە هەتاکو ساڵی 2008 هەر مامۆسایەکی ئاینی تەخەڕوجی کردووە لەم وڵاتەیە پێم وانێ هیچ ئیشکالێک و مامۆسایەکی تونڕە و دەرچێ و مامۆسایەکی ناکامەڵ دەرچوو بێت لە دوای ئەوەی کاتێک کە دەستکاری مەنهەج ئەکرێ یان کۆمەڵی خەڵکی تر وەکو جەنابی مامۆساش باسی کرد ئەم هێڵە ئەلکترۆنیانە ئاتر فەیسبووکە تویتەرە فلانە فیسارە گەورەی ئەکا لە حەجمی خۆی دەرئەچێ کە لە حەجمی خۆی دەرچوو کەسی وە ئەناسم لەوە چێ بڵم خوێنەواری شەشی ئیبتیدایی تاوا نەکردو شەشی سەرەتایی بەڵام لەویا بووە بە مفتی یعنی ئاگام لێ ینی هینەکانی ئەڕوا دەنگەکانی ئەڕوا کاتێک کە وتارێکی هەر لە سەرەتایی ینی زۆر چاودێری وتاری مامۆسانی ئاینیم کردووە عادەتەن ئەو مامۆسانەی کە خۆماڵین کە علمێکی ڕەکیک و باشیان هەیە زانان و زۆر بەدینن وتاری بەچێش ئارامبەخش هێواش دایم لەسەر سوڵح و مەسلحەت و تەبایی چێژێکی ڕوحی چێژێکی علمی و چێژێکی عەقڵانی ئەیە بە مرۆڤەکان بەڵام کۆمەڵی خەڵک کە دەستی دەرەچیە کە وەکو ئازم کردی خۆی لە شتەکان نازانێ هەموو جار ئەڵێم بەڵام ئەگەر مامۆسا خۆی لە دەرسەکەی تێبگا جامە کاتی خۆی لە کولی شەریعە بووین مامۆسایەک تۆزێ ئاگام لێ بوو زۆر هیلاک بوو چون سپانم بەگوێی مامۆسایە وتم مامۆساوتی بەڵەوتم هەم خۆت ئیسراحەتکە هەم ئیسراحەتێکیش بە ئێمە ئەمەی تۆ بە ئیسراحەتێک چارەسەرەکرێ بڕۆ جارە دەرسەکە خۆت تی نەگەی ناتوانانی بەرامبەرەکانت تێبگەینی ئەمانەی کە دانیشتون زۆربەی زۆریان لە تۆ مەلاترن وە خوێنەوارترن علومی حجریان خوێنەوە بەڵام تۆ هێشتا ماوتە لەو بابەتە بەڵێ بەرەوە تێبگەل جام بەبسم لێرە نمونونەکە ئەوەیە کە خەڵکیێکی تر ناشی ئەگەر خۆت بزەبت خۆی لە بابەتەکە تێنەگەیشت و خۆی ئەخاتە ناو مەوزوعەکەەوە سرە حەدیسێکی گرتووە سرە ئاەتێگەگرێ بەڵام نایە وەکو چۆن جەنابی مامۆسا باسی کرد تەنها سوورەی زیلزال بخوێنیتەوە کاتێک کە باسی بوومە لەرزاکە ئیذا زولزلت الأرض زلزالها وأخرجت الأرض أثقالها وقال الإنسان ما لها مە باز لە قیامەتە باز لەوە کاکە هەموو ئەستێرەکان هەموو کەون بەیەکەوە ئەکەوێتە جوڵە نەگەوە جوڵەیەکی زەوی لە بەشێکە ئەویش تۆ من هەموو جارەڵم ڕووداوێکی سروشتی هەر بووە یان لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم دووجار ڕووداوی وا گەورە بووە و لە دواتریشا لە سەردەمی حەزەتی عومەرە هەر بە هەمان شێوە ڕووداو بووە و ڕووداوەکانیش باس کراوە و ئێستا بۆ سەردەمی ئێمە لەم سەردەمەیە تۆ 2 ملیۆن بەرمیل نەوت ڕۆژان لە زەویەک دەربێنە ژێرەکەی چی لێ ینی بۆشە ئێکە بۆش ئەبێ حتممەە و طبقاتی زەوی ئەجوڵێ اینجا لە سەرما و گەرمایە ئەنی بۆچی هەت کابراایکە کۆنکریتیەکە مقاویلە کۆنکریتیەکە کرێکارێکە کۆنکریتیەکە مەتر بە مەتر زیاتر بوو ئەبێ ساندارێکی باتێ ینی بۆشی چەند نیو سامتینیش بێ بۆشێکی هەبێت چونکە بۆ لە گەرما و سەرماکەیە فەرقەکە لەگەڵ حرمەتم ینیەوانە ئیخسازێن بەڵام تۆ مەبەستم ینی گەرما و سەرما مەبەستم ئەو ڕووداوانەی کە لە کەونا ڕووەدا تۆ جادەیەک ڕاکێشێ بۆ شوێنێک گەر بێت و سابێکی زۆر وردی بۆ نەکرێت بۆ چەوەکەی و بۆ قیرەکەی بۆ چیمەنتۆکەی سیرەکەی وەکو فەرشی لێ دوای لوو لەبێ لە هاوی ناسەیرەکەی وای لێت شۆڵی تای سارە بگرێ یا سارە زۆر هینکە ئەبێ بە چاڵ و بەرزی و نەزمی و تاسە و ئەمانە قەزم لێرە ئەمە ینی ئەو ڕووداوە سروشتیانە ناکرێ ئێمە بین خەڵک بەو شێوەیە ئێمە لە نزیکەی 7 ملیار و قسوور خەڵک ئێستا لەسەر ئەم زەویە ئەژی ملیار و نیوێکی مسلمانە با 2 ملیاری مسلمان بێ باقیەکەی تری مسلمان نییە ئەنی ئەگەر قرار بێ غەزەبی خوا بێت
ئێمە هەمومانەوە حەدیسەی پێغەمبەر سەلم لە بەرچاوایە خی گەورە کاتێ پێغەمبەری خۆسەم 3 جار سوشدا ئەبا بۆ خی گەورە ومەتی پێغەمبەر ساسم بەس بە فیتنە لە ناوەتەیە فەرمێ لە فیتنەکەی جوابی نیامە بە حەزرەتی عەلیە فەرمێت تۆ دەرگاکەیت واتە لە سەردەمی تۆ فیتنە لە ناو ئومەی ئیسلامیە و ئومەی ئیسلامی بە فیتنە لە ناوەچێت شتێکی تر نییە ئێستا لە ناو مسلمانانە ئەوە گەر فیتنە نەبێت چ شتێکە تۆ هیچ شتێک هەر پەیوەندی بە تۆ نیە هیچ کایەک لە ژیانی تۆ زیان ناکات سنتێ بۆ تۆی خێری نییە ئەجر و پاداشتێکرد نیە نەگەوە جاری وایە گوناه دەگات تۆ ڕووداوێکی ئاوا ڕوو ئەیە بۆ نمونە ملیۆن و نیوە خەڵک لە بەرکەوتەیە لە مەشەقەتایە بەسەر و ماڵ و هەموو شتێکەوە زیاد لە 25,000 کەس شەهید بووە زیاد لە 50,000 کەس بەرکەوتە و برینارە ئەتر ئەو خەڵکەی تری ملیۆن و نیوە خەڵک ئاوارە و سەرگەردانە لەو دەشت و دەرەیە کەوتووە ئاوی نانی سەرما لێدا باران لێدا تۆ لە جیاتی ئەوەی بڕۆی یارمەتیەکی بکەیت بڕۆی بەدەمیەوە بچی بەزەیەکت پیا بێ ویژدان هەر دین بۆ ویژدان هاتووانی و ئینسان هەستی ئینسانی بجوڵێ ئەگەر مسلمانیش نەبێ کە ئەوانە زۆر لە ئێمەش پاکترن بۆ معلوماتت چونکە ئێمە ئەوەی کە لە کوردستان ئاژیابێ پارچەکانی کوردستان گەڕاوە مەگەر چۆنها سیرەکەی زۆر متەدەینتر پاک بەری لە هەموو شتێک تەماشاکەی ئەمانەزگارەکرێنە شەدوە لا إله إلا الله بزەبت ئەجا تۆ بێنە گەورەترین مۆجزەیە تۆ کابرا هەفتەیە کە مناڵێک لەژێر دار و پەردووە دەری هێنی سەیرەکەی پاچەکەنەوە مناڵێکی جوانشی لە باشە ئەم هەفتەیە ئەمە چێ خواردنی یاوە تێچینە ئەگەر چۆنەڵی مۆجزەی ئیلاهی نەبێ بەڕاستی یا و خەڵکەی تر بە هەماشەوە ئێمەوە تا تەماشاکەی ڕەمەزانیەتە پێشەوە بۆمان ینی 15-16 ساعات بە ڕۆژوین هەموو ڕنگ بە ڕوومانەوە نامێنێ هەموو تەواو بێتاقە دەبین ئەی باشە خێرە کابرا حەو ڕۆژە لە ژێر ئەو دار و پەردووە چونکە ڕەب العالەمین خۆی ڕەحمی پێکردووە چونکە پاکە و بەریئە چونکە کاتی نەهاتووە ئەجەلەکەی نەهاتووە ئەتری نەبێ اینجا دوای ئەوەی هەموو جارەڵین لە پلەکانی شەیدی کاتێک کە بازەکەین گەورەترینیان لا إله إلا اللهە یەکێکی تر لەوانەیە کە دیواری بەسەرا ئەڕوخەیە کە لە ئاوە ئاخینکێ کە بەسکێشە ئەمرێ کە فلان ڕوودا ێ باشەمانە دیواریان بەسەرا ڕووخاوە یعنی ئەو شەهید نییە ئەنی خۆ حەدیسی پێغەمبەری لەسەر سەلەم ئەنی باس لەوەش نییە کە چۆن و چۆنێ قەزدم ئەوەیە کە بەبێ ئەوەی لە ئیمان جاری وایە زۆر گوناباریشە بێ ئینسان پێی ئەگەر بێت و قسە لەگەڵ وەکو مامۆستا باسی کە قسە لەگەڵ لەسەر قەومێ بکەی لەسەر گەلێ بکەی لەگەڵ لەسەر خەڵکێ بکەی کە هەر نایناسی عنی حسابی خوا پەنامان بە خۆت لێ کردبن بەخوا بەهەشت و جەهەنەم کافر و ئیسلامیان لەسەر دابەشکەی جارێوانە هەر هەیە خەڵکی ئاوا هەیە نەعوذ بالله خۆی کردت من وەکو عەرزم کردی ئەوەی کە لێرەوە لە خۆیەوە بڕیارەدا فتوادا ئادادەی نەخوێندووە خەریکی ئیشێکی ترە سەیرەکەی لەهۆی بەهۆی فەیسبووکەوە کراوە بە گەورەترین مفتی ئەم سەردەما ئەتر وای لێ هاتووە یعنی ئەو فتوا ئەدا و خەڵکی گوێی لێ ئەگرێ و تەئسیراتیشی هەیە بەسەرەوە من ئاگام لێ وانی خەڵکی وا بۆ زۆر خێرخواست بەڵام بەهۆی ئەوەی لەوانەوە نزیک گۆتەوە یەک سنتێژیان بۆ نانێرێت ئەڵێ غەزەبی خۆیان بەرکەوتووە بابە بۆ خاتری خوا غەزەبی خوا بۆ لەوانایە بۆ لەو قەومەی تر نایە کە هەرچی نێر لە نێرمارە ئەکا خوا پەنامان بە هەموو تەمەنیانە خوا ناناسن قەومی وا هەیە بەڕاستی هێشتا هەواڵی وجودی خوای پێ نەگەیشتووە ئەتر تۆ چی لێ ئەەکەی کەواتە لێرە مەبەستم ئەمەیە بۆ ئەبێت لەو قەومە مەزلومە داماوە سەر لێشێوە و فەقیر و داماوەی ئێمە کە بە عارەقی نەوچانی خۆیان بەڕەنجی خۆیان کڵۆڵانە مناڵەکانیان پێگەینن بۆ ئەبێ خوا غەزەب لە ئەمەی ئێمە بگرێ بۆ غەزەب لە خەڵکێکی تر ناگرێت کە زوڵمەکە تاداکە تاوانەکە خەڵگە نێرێ بۆ کوشتن و بڕین هەرچی بەدەستی لە فەسادیە وەکو ئازم کرد لە هیچ شتێکە ناگەڕێتەوە ئیسلامیش ئەگەر لێشی گەڕی خۆشی لە ئێمە بە ئیسلام ترەزانێت من زۆر جارەڵم ئەگەر قەرار بواە من لەسەر حەدیسەکەی پێغەمبەر ساوسم کە ئەفەرمێ قەومی من نە بە کارەساتی سروشتی نە بە ڕوودا و خی گەورەینە ئەوەی کە لە ناویان ئەبا بە هەمووی کە وەکو قەومەکانی تر هەریەکە و بە شتێک لە ناوچوون بەڵام قەومەکەی پێغەمبەر ساسم زۆرتر فیتنە لە ناویانەیە ئەوە تا تەماشاکەی فعلەن ئاژاوە فیتنەیەکیش دوو کەس بەیەکەوە دانی هەریەکە و لە ئاوازێک لێدا ئەنی نایە هیچی بۆ سەرچاوە زانستیەکەیە بۆ سەرچاوە قورئانیەکە بگەڕێتەوە ئەگەر بگەڕێتەوە بۆ سەرچاوە قورئانیەکە من جومعەش باسم کرد ئێمە لە چەندین سوورەتە لە سوورێ حەجە لە زوغڕوفە لە زومەرە لە بەقەرەیە لە حەجە
لە زیلزالە لە زۆرێک لە سوورەتەکانە تەماشاکەی لە نازعاتە لە زۆرێک لە سوورەتەکانە باسی ئەم ڕووداوانت بووکە کە ڕووداوی سروشتی لەگەڵ ئەم ڕووداوی کە ڕوو ئەدا کە باس لە قیامەتە فەرقی هەیە ئەنجاوکو ئارزمکردن لە سەردەمی پێغەمبەری ڕووداوانە ڕووداوە گەورەی قیامەت نزیک بۆتەوە هەندێک خەڵک وعڵێت نا ئەوە حەدیثێکی پێغەمبەر هەیە ساسم ئەفەرمێ جوڵەی زەوی لە کۆمەڵێک شوێنە زۆر ئەبێ لە کۆمەڵە شوێنە ئەبێ مامۆستایش خاڵ دەرەجەی عالی بێت لە هەنێ شوێنە ئاماژەی پێەکە لە هینەکان لە باسی سوورەی زیلزالە ئەفەرمێ ئەو بوومە لەرزە گەورەی کە لە جەزائیریە ئەو بوومە لەرزە گەورەی لە فلان شوێنیە ئەوەی لە مەنطقەی کیشیە ئەوەی لە خۆراسانیە ئەوەی لە فلان شوێنیە هەنێک ڕوودا و بازەکە بەهینە بەڵام ئەتوانی وەکوینێک بەڵام هەر هاتنی پێغەمبەر ساسەن پێغەمبەری آخر زەمانە لەبەرەوە ئێمە لێرە بۆمان دەرەکەوەڵام باوەی کە بڵین نیشانەکانی ڕۆژی ئەتوانی بڵێ نیشانە بەڵام ناکرێت تۆ خەڵکی پێتاوان بارگەی بڵێ ئەو بەرکەوتەیە بڵێ کافرە بێدینە فاسقە فاجری لەبەرەوە ئەسڵەن ئێمە ئەرکمان ئەوەیە یەکەم وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە شەهیدیان ئەزانێ ئەفەرمێەوەی دیواری بەسەرا ڕووخاوەی بەو ڕووداوانە ئەڕوا ئەوانە شەهیدن لەو کارە ساتەیە وەکو ئارزم کردی برینارەکان داوای زوو چاکبوونەوەیان بۆ بکەین و ئەجر و پلە و پاداشیان زیابێ ئەوانەی کە ماڵیان لێ تێکچوو سەر و ماڵیان ڕۆیشتووە خوای گەورە تاویزی شتەکانیان بۆ بکاتەوە ئێمە لێرە ئەوەی کە هاوکار بین هەم بەدڵ زۆر غەمبارین بۆیان هەم ئەوەنەی بتوانین هاوکاری و کۆمەک و چی لە دەستمانە بێ هاوکاریان بکەین و یارمەتیان بکەین نەک ئەوەی وەکو ئارزم کردی چۆن جەنابێ باست کرد باری سەرشانی خۆشمان قورسکەین بۆ قیامەت ئەگەر باوەڕ ئەوەی کە باوەڕیان بە قیامەتە بێ خوا پەنامان بە چکە زۆر کەس ئەوەی کە باوەڕی بە قیامەتە بێ بەڕاستی دەست لە هەنێ بابەت نایە مامۆسایانی ئاینی ئێمەی پایە بەرز ئەوانەی کە علمی دینیان خوێندووە ئەوانەی کە خوێنی ئەکادمی جوانیان خوێندووە لە بوارەکە تایبەتمەندن باوەڕ ناکەم شتیوا لە دەمیان بێتە دەرەوە و بە هیچ شێوەیە هەمووشیان لەگەڵ ئەو ڕووداوە نەک کورد بێ و خەڵکی کوردستان خەڵکی هەر شوێنێشکە بووە هاوخەمیانە بووین سپاس دەکەم ئەگەر ڕێمەولات مامۆستا مەلا عومەر بەڕاستی هەستەکەی کۆمەڵێک بابەتی مزەیف کە لادانێکە لە ناوڕۆکی ڕاستەقینەی دینی پیرۆزی ئیسلام دروست بۆەوە بیرێکی توندڕەویشی دروست کردووە جارێکی تر سڵاوی خواتان لەبێت سڵاوی خوا لە بەڕێستان بەڕاستی بمزانایە ئەو مامۆستا بەڕێزەتان داوەت کردووە من نەدەهاتم قسە بکەم چونکی ئەوانەی کە ئەو دەیڵێ لە 100 و من ڕەنگە نەشم زانی بێ بە ئەداکەی ئەو بیڵێم زۆر سپاس یەکەم و ڕیشە جوانەکەت ماجەکە مامۆساگیان و مێنزارە سپێکەشت ماجەکەم و زۆر سپاست دەکەم دەست ماجەکەم هەرچە من لە تۆ بەتەمەندترم ئەوەنگە قسەکانیم بەلاوە پیرۆز و ئەرێنی و جوان بوو براشیرینەکەم ئێمە لە قۆناغێکی مرۆڤایەتیداین بە شێوەیەکی گشتی و ئێمە کورد لە داڕمانی زۆربەی بەهاکانین شتە بەهادارەکان چ دین کە بە بەهاداری داناوە چکە کۆمەڵگەی کوردەواری پاک بە بەهای داناوە لە داڕمانیان لەم داڕمانەش ئەو دەمپیسیەی کە هاتۆتە ناو سۆشیال میدیاوە و ئەمە خۆڕسک نییە ئەمە بە بەرنامە هاتووە هیوادارم دەرفەتم بدەیتێت تا ڕوونی کەمەوە قسەکەم بفەرموو ئێمە یەکێک لەو دراوسێ زلهێزانەی کە لە لێمان نزیکە مەزهەبێک پیادە ئەکا کە بە عیبادەتی ئەزانێ گوێن بە ماڵ و مناڵی پێغەمبەر بدا صلی الله علیه وسلم بە عیبادەتی ئەزانێ ژنی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەکەدار بکە بە عیبادەتی دەزانێ گوێن بە ئەبوو بەکر و عومەر بدا بە عیبادی دەزانێ گوێن بە سەحابە بدا ئەم کولتورە سەقەتە لەلاو ئەوانە ئەو دینە بۆچوون و مەزهەبە سەقەتە ئەم بۆچونە سەقەتە ئیشی لەسەر ئەکرێ بۆ ئەوەی خەڵکی ئێمەش فێری ئەو بێ ئەدەبیە بکرێن اینجا ئەگەر کەسێک ئەمەندە بێ ئەدەب بێ بەرامبەر بە ژنی پێغەمبەر صلی الله علیه وسلم زمان نەپارێزێ بەرامبەر بە عومەر و ئەبوو بەکر و عوسمان دەمی نەپارێزێ ئەبێ ماڵ و مناڵی عومەری مەلا ئەبێ مەلا عومەر ئەبێ ماڵ و مناڵی قیادەی کوردی سیاسی
قیادەی دینی ئەم میلەتە لای ئەوانە چ بەهایەکی هەبێ کەوابوو ئێمە بە بەرنامە ئیش لەسەرمان دەکرێ بۆ داڕمانی هەموو شتێک قسەیەکی عەرەبی هەیە جەنابیشت خوێندوێتەوە هەمومان لەبەرمانە فإنما الأمم الأخلاق ما بقيت فإنهم ذهبت أخلاقهم ذهبوا نەتەوەکان ڕەوشت بەرزێ پاراستنیان دەیان هێڵێتەوە کە ئەو بەهایانە نەما بۆ خۆیان دادەڕمێن ئەمڕۆ لە بەردەمی جیلێکین لە بەردەمی خەڵکیەکین نەمێژووی خۆی قیمەت هەیە لە لای بەڵکە بەگوێنەوە تەمەشایەکە تەمەشایەکی سۆشیال هەر ئێستا ئەم بەرنمەیە کە ڕاستەو خۆیە ژێرنووسەکەی تەمەشا بکە بزانە قێزت نایەتەوە لەو کۆمنتانی کە دەنووسرێ بەرامبەر بە من بەمەرجێک لەوەتی حکوومەتی کوردستان هەیە واللهی من کارمەندی ئەم حکوومەتە نەبوومی یەک شتی میلەتم بەدەست بێت هیچ شتێک هیچ وەزیفەیەکم نەبووە وەرە کێ منی بینیوە وەزیفەیەکم هەبێ ئیشی میلەتم بەدەستەوە بوو بێ و نەمبرد بێ بەڕێوە ئەی باش هیچ شتێک نازانی ئەمە لە من ئێستا ڕووی کامێرەکەتان تەمە ڕاستەوە خۆ لە منە لە بەشێکی مەکتەبەکەم من عسر وێنەیەکی خۆم بڵاو کردەوانێ دانیشتوم پێشەوەی فەقەکان بوون بۆ دەرس بڵاوم کردو دانیشتوم کە دانیشتێکی حجرانە یەکێ نووسێتی خۆش ڕابێری مەلا ئی باشە من لەسەر ئەرز دانیشتوم مێزێکم لە بەردەسای و کۆمەڵە کتێم لە بەردەسای ئەمە چی علاقەی بە خۆش ڕابواردنەوەی ئیتر ئەمەیە ئەمە کولتورەکەیە ئەم کولتورە ئەنجا ئەم کولتورە سەقەتە ئیشی لەسەر کراوە ئیشێکی لەسەر کراوە کاکە من پرسیارێک لە تۆی بەڕێز دەکەم بەڵێ مامۆستا من لە خوتبەی جمعەیشا باسم کرد وەرە بێنە پێشچاوی خۆت چوون لە وڵاتی عێراقەوە لە هەر شارێکی عێراقەوە بۆ ئەو وڵاتە دراوسێیە بیتاقەی تیارە بە $20 بە $30 بێ چون و هاتن 56 دلاری تەکلیفە بکە ئەبێت چی لەسەر عقلی ئەم ئینسانە بکرێ لەوێ کە ئەمەندە ئاسانکاری بۆ کرێ بۆ ئەم چوونەی باشە کە هاوینی لێدێ ئەم هەموو دەیان هزار گەنجەی ئێمە دەڕوا سەفەر دەکات و لەوێەوە خاڵی دەکرێتەوە لە هەموو شتەکانێک کە هەیەتی و ئیش لەسەر عقلی دەکرێت گاڵتەی پێ ناکرێ ئێمە لە بەردەمی کۆمەڵێ دوژمنێن ئابلوقەی داوین ئەمە لەلایەکی تریش ئەگەر باشە قەرار وایە ئەم بەڵایانەی کە دێ بەسەر مرۆڤە لە دەرەنجامی تاوان بێ وەرن با بزانین پۆلێندێ بکەین بزانین کام شتە تاوانە بەڵێ کامە تاوانە تەمەشای تاوانەکە کامە تاوانەکان ئەو تاوانانەی کە پێوتێ تاوانی حدود ئەمە جۆرێک گەورەترین تاوان شەریک بەخوا قەراردانە کەچی لەگەڵ ئەوەشدا کە خوای گەورە فەرمێ ئینە الشرکە ظلم عظیم لە ظلم عظیم هاوڵ بەخوا پەیداکردن ستەمێکی گەورەیە لە ئاەتی 117 سوورەتی هوددا خوای گەورە دەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم وما كان ربك ليهلك القرى بظلم وأهلها مصلحون خوای گەورە پەلە ناکە لە تۆڵەسەندن لە میلەتێک ئەگەر مشریکیش بن بەمەرجێ لە ناو خۆیانە دادپەروەری کۆمەڵایەتی هەبێت ئێمە لە وڵاتی خۆمانە و تا بە دەورو بەرمانەوە تا بینەقاقەمان نادادپەروەری کۆمەڵایەتیە ئەگەر خوا هەر تووڕە بێ لەسەر نادادپەروەری کۆمەڵایەتی تووڕە ئەبێ بەڵام نابێ ئێمە بین بە وەکیلی خوا بڵێن ئەم ڕووداوانە لەبەر تووڕەیی خوایە با من خزمەتێکی تر بە تۆ ببینەرە بە ڕێزەکان بکەم و بەبیر مامۆستا نادرجانیشی بێنمەوە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم بە دیار دوو قەبرا ڕۆیشت فەرمووی چڵێداری خورمای داوا کرد هێنای کردی بە دوو کردەوە لەسەر دوو قەبڵەکە چەقاندی فەرمووی بەڵکو خوای گەورە عەزابیان لەسەر سووکە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم فەرمووی یەکێکیان گوناهەکەی ئەوە بوو دوو زمانی دەکەیشە ئەوە بوو لە پاشمیز خۆی پاناها کردەوە هەر کەسێک لەسەر بینای ئەم ئیشەی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم بێ لەسەر قەبرێ درەختێ بنێژێ بۆی خوا عەزابی لێ قەبکاتەوانێ گوناهی ئەگا نەک خێر بۆ چونکی ئەوە پێغەمبەرە دەزانێ ئەو قەبرە عەزابە درێ نەک تۆی دەزانێت جەنابی بەڕێزت کە کاتێ ئەچیتە سەر قەبرێک و حکمەدەی بەسەر ئەوەیە با درەختێ لەسەر بنێژین چونکی لە عەزابایە تۆ لە چۆ زانێت کە عەزابایە
پاشە ئەم بوومە لەرزەی ئەم هەموو مناڵە دێنێتە دەرەوە ئەم هەموو خەڵکن من ئێستا حەزەکەم شتێکی ئاگداربی کە لە هۆدەکەیە من ئێستا قسە بۆ ئێوەی بەڕێز دەکەم لە کتێبخانەکەمە حالێن دوو میوانم لەلا میوانێکی خەڵکی سەردەشتە میوانێکیشان خەڵکی لجە لە دیاربەکرەوە هاتووە ئەوەی دیاربەکر مەغریب گەیشتۆتە لای من میوانی منە میوانی منە ئەو میوانە بەشێکە لەو کارە ساتێ خۆی لەوێ بووە هەرچی ئەوەی ئەو ئەیناسیە و تیاچووە واللهی نوێشکەر و ئەهلی تەقوا بووە ئەهلی تەقوا بووە ئەی باشە لەکوێ ئەم حکومە و پاشە لە چ ناوچەیەکا بووە لە چۆ بووە و حتا لە هەر شوێنێک ببێ لە بریتی خوا بڕیاردان ئەمە تەحملی مەسئولیەتێکی قورسە هەر کەسێک بیکان خەڵک هەیە ئێستا نەعوذ بالله لە بری خوا بڕیارەدا والله جا بە قوربانە بم جەنابەت ئێستا ستودیۆکەتان لە کورساتە لە دەباشانە بەڵێ وڵە جا لە دەباشا بچێ سەربانی کورسادا لێوە تەمەشا بکە مزگەوتەکانیان نەبینی کە لە سلێمانیەوە کە چۆن حکمی زینا و حکمی نازام چیانەدا شەرمە بۆ شارەکەی من شەرمە بۆ شارەکەی من شەرمە بۆ شارەکەی من کە من سلێمانەیم و بە شانازیشەوە دەیڵێم شەرمە بۆ شاری ڕۆشنبیری کە ئەو دەروێشخانەی بەو شێوەیەتیایە ئەو دەروێش بازاڕی تێکەوتووە یەکێک خەڵک تەکفیرەکە یەکێ حکمی زینا بەسەر خەڵکادا یەکێ گاڵتە بە هەموو شتێکە ئەوە چ وەزعەکە سلێمانی تێکەوتووە ئەوە چ وەزعەکە سلێمانی تێکەوتووە کاکە کورای هاوار ئەهلی حەل و عەقد لەو شارە بێنەوە بە خۆتانە وامان لێ هاتووە بشارمەکەین کاکە ئەوە چی ئەو هەموو شتە الحەمدولله لێرە خۆ لێ لێرەژوە نەبێ نەمان بێ لەو بابەتە بەڵام ئەوانەی ئێرە ئەمەندە سنوور داکراون مەدە سنوور داکراون ڕاوێستێنراون لە حەدی خۆیانە ڕاوێستان لە حەدی خۆیانە بەڵام تکایە ئەهلی حەل و عەقد لە سلێمانی تکایە نازەم ئێستا بابەتەکان نەکەم بە سیاسی بابەتەکان بە سیاسی ئەنا ڕاستەوخۆ ڕوومە کردە دەسەڵاتی ئیداری سیاسی ئەموو تکاتان لێ ئەەکەم چاوتان ماجەکەم ئاوڕێ بدەنەوە لە وەزعە بەڵێ مامۆستا یعنی کەواتە ئەوەی ئەکرێت پەیوەندی بە کڕۆکی دینەوە نییە حقيقة دينه يعني استغفر الله كيف نتهم الدين الإسلامي بشيء مثل هذا استغفر الله تنفيذ كردني أجندي خلقه بله ما مصا أقرر مولات ما مصا ملا عمر ما مصا ملا نادر يعني أوي كما مصا ملا عمر باسيكا مثلا حريك وبأرزو الحكم ده مثلا بابتي شي ترهيك إسا هم تاوان زور بوا هم براسي لنا وكومالي كردوارية بداخو عندك أتوار بيني لموديلات ولا نازانم شتي زورا وزور كبراسي لنا وكومالي كردية ناموية لقلبها كولتوريا كاني كرد ناتو أما بو رويدا مالا خوي وەکو عرزم کردید عادەتەن ئێمە لە دوای ڕاپەڕینەوە ئەبوایە بەرنامەی دروستکردن و پەروەردەکردن دروست ببێ وردە وردە بەڕێخستن چۆنەڵی ژیانی خەڵک بڕۆیشتایە بەداخەوەی لە من لەوە چێ بڵم لە سەردەمی ڕژێمە خۆمان کە معارەزە بووین و دژی ڕژێم بووین هەموو کەس و کارێکی زۆرمان شەهید و قوربانی و زۆربەی دێو داهاتەکانمان بەدەستی ڕژێم ڕۆیشت بەڵام پەروەردەمان زۆر جوان بوو و زۆر ئیشمان لەسەر کللتور و دینێکی ئەسڵی خۆمان ئەکرد کە زۆر جار بە ناوی دینەوە لێمان دراوە سوورەتی ئەنفال کە هاتووە بۆ نمونە ئەو ڕووداوانەی کە ڕوویاوە بەڵام ئێمە لەوە تێگەیشت بووین کاتێککە مزگەوتەکە تێک ئەچێ و قورئانەکەش ئەسووتێنرێ تێگەیشتین کە ئەمە مەسەلەکە دین نییە بەڵام مەسەلەکە نەتەوایەتیە بەڵام بەم حاڵەتە بەڵام لە دوای ڕاپەڕینەوە ئەوایە ئێمە ئامادەکاریەک لەم بابەتەیە بەڵام بەداخەوە لەوە چێ بڵم دەسەڵات هەتا ئەم لەحزەیەش ینی وردەکاری نەبێت لەسەر ئەو بابەتە وەکو مامۆسا باسی کرد لە هەنێ شوێنە زۆرتر ئیدارەکە تون و تۆڵترە لەو بابەتانە چونکە خەڵکی مختص نەبێ ئیشی لێ ناکات بەڕاستیە وایە ئەوەی کە زانای ئاینی کاڵین زانای ئاینی ئەوە ئیجازەیەکی زانستی یا خوێندنێکی ئەکادیمی هەبێت ئەنجا بۆی هەبێ فتوابە بۆی هەبێ قسە لە بابەتی دینا بکە و بۆی هەبێ پێشنوێژی بکە
و من زۆر جارکاتی خۆی کاتێ لە ناو ئیشی مامۆسانی ئاینی پێشنیاری ئەوە مەکرد لەگەڵ مامۆسانی ئاینی کەوسا بڵین مامۆسا شێخ کەمال بوو دەرەجێ عالی بێ، مامۆسا مەلاسایی زمناکۆیی بوو دەرەجێ عالی بێ، مامۆسا مەلا ڕەحمانی کۆڵ بوو دەرەجێ عالی بێ و زۆرێک لەو مامۆسانە مامۆسا شێع عارف بوو، مامۆسا مەلا ئەحمەدی چەرمەگا، مامۆسا عەبدولکەریم شار باژێڕی، زۆرێک لەو مامۆسا بەتوانانە کە ئێساش مامۆسا مەلا ڕەوف ماوە بەڵام بەداخەوە پیر و زۆر بێ تاقەت بووە، مامۆساوی پەرخی ماوە، هێشتا لەو مامۆسا مەلا یاسینی خانەقا ماوە. ئەوانە دیفاعیان لە کولتور و ئادابی کوردەواریەکە. زۆر مامۆسای چاک و دیفاعیان لە کللتور و ئادابەکە و لەژێر ڕێنمایی ئەوانیشە، چونکە عادەتەن وەکو وارزم کردی ئێستا ئێمە ئەدەب ئەەکەین کە چاومان بە مامۆسا بەڕێزە گەورەکان ئەکەوێت. ئەوە جەنابی مامۆسا تەواضۆی خۆی نوان دیاخوا سوپاس یەکەم مەمنونیم و چاوی ماجەکەم لێرەوە. بەڵام فعلەن ئەدەبێکی تایبەت هەبووە لە بینی مامۆسانە، بەڵام ئێستا کۆمەڵە خەڵک دروست بووە ئەسان بە دژی مامۆسانی ئاینی. من زۆر جار ناوێرین ئاەتەکان ئەگەر ئاەتەکان باسکەی ئەو کەسەی کە دژی مامۆستای ئاینی قسە ئەکا، هەر قسە ئەکا یا غەیبەتی ئەکا یا بوختانی ئەکا، کە هەر خۆی غەیبەت و بوختانەکە چەند تاوانە، ئەنی چەند تاوانە بزانە بە هیچ شێوەیەک لێ خۆشببوونی نیە. ڕەب العالەمین بە گەورەی خۆی لە کەعبەشە لەو ئینسانە خۆش نابێ، ئیلا ئەبێ لە ڕۆژی قیامەتە یا گوناهەکانی هەڵگرێ یا چاکەکانی باتێ یا گوناهەکانی بۆ هەڵگرێ و یان لەویا داوای لێبوردنی لێ بکات. ئەگەر ئەو کەسە لێ نەبورێت لێ خۆش نابێ، هەر غەیبەتێکی تەبیعی. ئەگەر غەیبەتی مامۆسایانی ئاینی عالمە دینیەکان میراتگرانی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە ئەمانە بکە ئەبێ چۆن بێ، ئەمانە بە ڕق بەرامبەر بە مامۆسای ئاینیش دروست بوون. چ جای ئەوەی ڕق بەرامبەر بە کۆمەلگاکە، چ جای ئەوەی کە وەکو عارزم کردی ئەو کۆمەلگایش هەموو شتێکی تایە. تۆ بتەوێت نەتەوێ وەکو عارزم کردی دینەکان هەمویان کە هاتوون لە فەراغی ڕۆحی علمی عەقڵی خەڵکە هاتوون. ئێمە بە زوویی تەشەنەمان کردووە، بە زوویی فراوان بوونەوە، کۆمەڵە شتمان پێگەیشتووە کە لەواتێ بڵم زۆر بەسەریعی بەبێ ئەوەی بیناسی، بەبێ ئەوەی پەروەردەبی بۆی، بەبێ ئەوەی ئامادەبی بۆی ئێستا بیهێنەرەوە چای خۆت کە هەرچەند لەم زروفەیە ناچونکە ئێمە خوێندکاری ئادادێ بووین، کۆمپیوتەر هاتۆتە بەردەستمان هەتاکوین بوون نەمانەوێرا دەست لە دوگمەکانی بین چونکە لە دە ئادادێشا کۆمپیوتەرێکی تیانە بوو. وردە وردە تا فێر بووین تا ڕاهاتین. دوای 20 ساڵ لە دوای ئێمە ئەنج دوایەوە سەیرەکەین وەزارەتێک کۆمپیوتەرێکی پێ ئەدرێ. خەزم ئەوەیە ینی شێوازی خوێندنەکە بە شێوەیەک بوو تۆ هەتا شتێک پێی ئاشنا نەبی ناتوانانی دەسیرێ. ئێستا مناڵێک لە ڕەوزە و حەزانەوە مۆبایلەکە هەڵەوە شوێنێ، ئەو بەرنامەی ئەوە ئیزانێ دایک و باوکە داماوەکەی نایزانیانی بۆ شتەکان ئەوەنە بە سەریعی هاتووە، ئەوەنە تێکەڵاو بۆ گەورە و بچووک بە یەکەوە وەری ئەگرێ. ئەوە نییە بڵێ قۆناغی جیاواز بێ. مەسەلەی دینیش ئەگەر تەماشا بکەین 23 ساڵ قورئان دابەزیوە بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم، سوورەتەکان مەکییان تایە و مەدەنیان تایە، هەتا لە ئاەتەکانە ینی ئاەتەکان ئاەتە مەکیەکان لەگەڵ ئاەتە مەدەنیەکانە فەرقیە. ئاەتەکانی ئەحکام ئەرز و ئاسمانی فەرقە لەگەڵ ئاەتەکانی ترە کە باز لە تەسپیتی عەقیدە ئەکا، لە بیر و باوەڕ، لە سەبر و لە ئارامی و لەوەی کە چۆن هینکا خۆی لە ئاژاوە لە فیتنە. لێرە کۆمەڵی خەڵک دروست بووە هەست ئەەکەی ئەمە ئەیوێ غەرەزێکی هەیە، شتێک لە ناخیا شارراوەتەوە بەرامبەر بە میلەتە چۆن ئەم داخەی پێ بڕژێ، بەرامبەر بە مامۆسای ئاینی چۆن ئەم داخەی پێ بڕژێ، چۆن قەهری لێ هەڵگرێ. سوور ئەزانێ مامۆسای ئاینی لە کاری خێر، لە سوڵح، لە تاعەت و عیبادەت، لە قورئان خوێندن، لە شەو نوێژ، لەو شتانە زیاتر نییە. کاتێک کە تۆ قسە ئەڵێی قسە بەم شتاناڵی، کاتێ ڕقت لێتی لەسەر ئەدەب و ئەخلاق ڕکەواتە ئەنی خوا پەنامان با سەردەمی زووا بوو واش بیرەکرایەوە. ئەگەر کەسێک ڕقی لە مامۆسای ئاینی هەڵسایە ئەمە دەمە دوو لە ڕوبێ ڕەوشتەوە بۆیە، ئەمە کابرایەکی خراپەکارە بۆیە، چونکە ئەگەر لە نیکاحێکی ساحیحەوە بێت و لە پەروەردەیەکی تەندروستەوە بێ بە هیچ شێوێ دەست و دەم و داوێنی خۆی ئەپارێزێ و هیچ ناهەرنا ئەچێ لە خزمەتی مامۆساکەیە شت فێر ببێ، شت فێر بێ. من زۆر جار ینی خەڵکی وا توش بووین تەماشاکەی ینی قسەی بە مامۆسای واوتووە، پیاوێکی وەکو مامۆسا عەبدولکەریم دەڕێ زەرەجێ عالی بێ ئەگەر تەماشا بکەیت ئیجازەی لە 90 مەلای کوردیاوە و هەرچیش لە ناو کورداکەی نوێ ئیجازەکەی ئەگەڕێتەوە بۆ
قسەی پێڵە ئەدەی زەحمە نەبێت تۆ چیت خوێنوە سەیرەکەی فەقیرە یا ڕاستبی ئادادەیە ڕاستبی متەوەستەیە بەڕاستی تەماشاکەی نە ئاەتی لە ئاەتە چێ نە حەدیسی لە حەدیزە ینی ئاەت و حەدیسەکان کە بەو شێوەی خۆی ئەخوێنێتەوە مامۆسای وتیتی بەخوا ئاەتەکە ڕاستە بەڵام تۆ بە شێوەی خوێنێتەوە حەزەتی جوبرایی لێو تێناگا بەڵام ئەمان بە شێوەیە تەفسیریەکەن وەکو جەنابی مامۆساش باسی کرد ئێمە من زۆر جاڵم بیست و ئەوەنە تەفسیرە لەبەر دەستمایە ناتوانیت بە شێوەیەک لە شێوەکە بڕیارێک بی لەسەر تەفسیرێکیان چونکە بۆ تەفسیرە هەیە نەحویە تەفسیری هەیە بۆ حرەکیە بۆ واقعی ژیانی خەڵکە تەفسیرەیە تربەویە تەفسیرەیە ڕوحانیە زیاتر تەفسیرەیە عەقلیە ینی تەفسیر هەیە علمیە هەر تەفسیرە و لە بوارێکا ڕۆیشتووە تەفسیرمان هەیە فقهیە ئەنی ئەگەر تەماشا بکەین لەبەر ئەوە تۆ بێ هەمووی بخوێنیتەوە لە هەمووی تێبگەی اینجا ئەمەش بە هەموو کەسێک ناکرێ کەواتە پرسە شەرعیەکەت لای مامۆسا ئاینیەکە ئەوەی کە خۆت بتەوێت ڕۆشن بیربی لە ئاینە ئەبێ سەرچاوەکەت مامۆسای ئاینی بێ لە دوای پێغەمبەر صلی الله علیه و سلم چیتر میراتگرە بەڵام تۆ ئەگەر بتەوێت مامۆسای ئاینیش بە بۆچوونەکەی تۆ بە عینەکەکەی تۆ بڕوانێ ئەگەر وای نەڕوانی کافر و فاسق و فاجرە ئەی هاوار وەکو جەنابی مامۆسا باسی کرد من خەمی ئەوەم نییە ئەنی مامۆساکە کافرەکەن چونکە هەموو کەس دەزانێ مامۆساکە پڕ عیلم و پڕ دین و پڕ ئەدەب و ئەخلاقە ئەوەی کە دژایەتی ئەکا پێچەوانەکەیەتی بەڵام خەمی ئەوەمە کەسێک هێشتا هەواڵی دین هێشتا شتێکی بە جوانی لە دین تێ نەگەیشتووە ئەمە هەرکا بە سابوون پێویست بە فتووا ناکات چونکە ئەو عالمە دینیەکەی لێ ئاواهی لێ بکە ئەبێ خەڵکەکەی تر چۆن بێ لەبەر ئەوە هەر کەسە و بە واقعی خۆی وە بە ئیختیساسیش یعنی هەر کەسە لە ئێستا من زۆر جار نمونە بەوا هێنمەوە ینی دکتۆرێک وتی مامۆسا ئێوە سەرتان لێ شێواندونتم بۆ برای شیرنم ئێمە سەرمان لێ شێواندون تی مەلاکانتم نامەلاکان نین برای شیرنم ئەوە ئێوەن خۆی ئەو کۆمەڵی کەسەر لە خەڵگە شێوەن ناویتریان لە خۆیان ناوە بەڵام ئێوەن ئێستا تۆ خۆ دکتۆری دان تایبەتی بەدانەوە هەیە دکتۆری قڕگولوت و گوێ تایبەتی خۆی هەیە دکتۆرێکە بۆ پێستە تایبەتە یعنی هەر کەسیان لەسەر اختصاص خۆی وە من ئەگەر نەخۆشیەکەم بێت چ نەخۆشیەکەم هێسمە لای ئەو اختصاسە نەک ئەوەی بچم هەمووی تێکەڵ بکەی من دانم یێشێ بچم بۆ لای دکتۆرێکە جەڕاحیە شتی وا چۆنە بێ یا بۆ لای دکتۆرێکە پێستە لەبەر ئەوە ئەمیش عالمە دینیەکان ئەگەر هەمووی بگەڕێتەوە بۆ سەرچاوە دینیەکە بۆ عالمە دینیەکان عالمە دینیەکانیش ئەو نیقاشە ڕوو نایە و ئەو کێشانە نامێنێت لە زۆر باشە مامۆستاجان مامۆستا مەلا عومەر بەڕێستان و مامۆستاش باسی کردێمە لە بەڕاستی هەم لە مەکتەب و هەم لە ناو عایلە ژوا پەروەردەکرا بووین مامۆستای ئاینیمانە بینی مەسەلەن دەستمانە کرد بە سنگەوە مەسەلەن احترام و ڕێزێکی گەورە هەبوو ئەسڵەن مەسەلەن زۆر کارەسات بوو تۆ بڵێ قسەیەک نەشیا و ڕوبڕووی حضوری مامۆستایەکی ئاینی بڵیت بەڕێزت فەرمووت کە من شتێک ئەنووسم مامۆستایەکی ئاینیم کە هیچ پلە و پۆستێکم یان تەنانەت مۆزەفی حکوومەت نەبووم جنێوم پێ ئەڵێن قسەی نەشیاوم پێ ئەڵێن هەست ناکەی پەیوەندی بەهۆی ئەو دابەشبوونەوە مەسەلەن ڕەنگە جەنابەت پێیان وابێت کە تۆ لە پارتی دموکراتی کوردستان نزیکی بۆی ئەوەی کە پارتی بیکە دێتەوە سەر جەنابیشت و بۆیە خەڵک مەسەلەن ڕەنگە قسە بە جەناب بڵێ مەسەلەن من یان مامۆستایەکی ئاینی لە یەکێتی نزیک بیان لە کۆمەڵەوە یان لێ گرتۆ نزیک بێ پێتوانێ بەهۆی ئەو دابەشکاریەوە بێ مامۆستای بەڕێز ئێوەڵە هەر خۆی ئەوەش جێگەی پرسیارە هەر خۆی ئەوەش جێگەی پرسیارە تۆ نەتوانی من قبول بکەی لەوەدا کە من خۆم اختیاری خۆمە کە پەیوەندی بەبینی خۆم و خواوە هەیە ئەمە یەک پەیوەندی مەدرسەیەکەوەی هەڵی ئەبژێرم بۆ ئەو ئیشانەی کە بڕیارە بۆ ژیانی خۆم و تۆی بکەم من لەوەتی لە مزگەوتی خەدیجە کوبرا بە تەحەدیەوە دێڵێم ڕۆژە لە ڕۆژان من بانگەشەم کردبێ بۆ پارتێکی سیاسی چ پارتی دیموکراتی کوردستان بێت چ هیچ پارتێکی سیاسی بێت نا ئەمە نییە بریتە لە حاڵەتێکی بەرامبەر کە بۆ خۆی لە ناو ناخیا خوراوە لە ناو ناخیا خوراوە نەخۆشیەکە لە ناخی بەرامبەرەکەیە من کە کاتێ تۆم قبول نییە من کاتێک کە تۆم قبول نییە لە پێشە من نەخۆشم نەک تۆ من نەخۆشم نەک تۆ پرسیارەکە لێرەوە دەست پێەکە بۆچی وای لێ هات ئەم یەکتری قبول نەکردن بۆ وای لێ هات بەڵێ من هەمیشە لەسەر مێزەکەم دیوانی نالی هەیە
دیوانی مەحوی هەیە لە سەردەمی نالیە ئەو شعرانەی کە جەنابی نالی حەزەتی نالی فەرموویەتی و قبوڵیش کراوە و مەلاژ هەبووە و چەندین مەدرسەی دینی لە مزگەوتەکان هەبووە سەدیەکی ئەوە ئەمڕۆ ئەگەر بگوترێ بزانە ئەبێ بە شەهرا و مەزاتێک بۆ چونکی دنیاکە بۆتە پاشاگەردانی بۆتە پاشاگەردانی ئەگەر ئێمە بین لە ڕوان گۆشەنیگایەکی تریشەوە تەمەشای بابەتەکان بکەین ناشکوری نەبێ ژیانیان لەسەر خەڵک بە شێوەیەک تەسک کردوتەوە جاری وا ئینسان خۆی لە دەزەدا ئەڵە وەڵاهی دیارە کاکە من کە ڕێگەی بەهاکانم گرتووە من بە غەڵەتا چووم دیارە بۆیە کە خۆشگوزەرانی هەمووی مرتەبیتە بە کەسە بێ بەهاکانەوە بۆمە نەبێ حاڵی ئێمە خۆش بێ ئیجا لێرەدا من دەدە پرسیارێکی ترەکەم نزیکی من لە پارتی دیموکراتی کوردستان یان نزیکی مامۆستایەک لە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمە قەزەی شەخسیە ئەمە بابەتێکی تایبەتیە بابەتێکی کەسایەتی خۆمە قەناعەتی شەخسی خۆمە لە کاتێکە کە من بانگەشم بۆ ئەو مۆزوعە کرد تۆ وەرە مناقەشەم بکە بەڵام من کە کاتێ باسی ئەوە ناکەم باسی شتێکی ترەکەم تۆ باشە ئێمە لە سلێمانی قسێکمانێ ئەڵە کرد لە چۆ کەوتۆ کۆنگە لە چۆ دراوە کاکە من لە مەسلەیەکی تر دەدوێم تۆ بۆ کوێی دەبیتەوە بۆ کوێی دەبیتەوە جارێکیان لە یەکێ لە کەناڵەکان لە سلێمانی میوان بووم ئەو بەڕێزەی کە لێ بووتی مامۆستا تۆ مەلاییت وتم ئەی کاکە وەڵڵی ئێستەیشی پێوە بێ مەلایم ئەی بۆ مەلایی نیم بەڵام وەرە تۆ لە من بپرسە مەلایی یعنی چی ئەو تەفسیرەی کە من هەمە بۆ ئەم کەلیمەیە لەگەڵ ئەو تەفسیرەی تۆ هەتا زۆر دوورن لە یەکەوە ئاسمان و ڕێسمانە ئاسمان و ڕێسمانە فەرمووی ئێستا من بە تۆی بە ڕێزی ڕادەگەێنم باو هەموو بینەرانە زۆر بە تەحەدیەوە ڕاگەێنم و هەرچی موسڵمانێکی لە عالەمی ئیسلامیە هەیە خەرزاری حەمدی عەبدولمەجید السەلەفیە حەمدی عەبدولمەجید السەلەفی بەڕەحمەت بێ معجەمی کەبیری طەبەرانی تەحقیق کرد کە 25 مجەلەدە کە 25 مجلد هەموو مسلمانانی سەرزەوی قەرزاری ئەو پیاوەن کە کتێبی معجەمی کەبیری طەبەرانی لە حەدیسی پێغەمبەر صلی الله علیه وسلم تحقیق کرد کە چەند طەبع کراوە 25 مجلدە ئەی حەمدی عەبدولمەجید السەلەفی چۆن ئەم ئیشەی کرد لە کاتێکا کردی کە ئەو لە قیممەی لە ناو شۆڕشی ئەیلولا بوو نزیک بوو لە جەنابی مەلا مستەفا بەڕەحمەت بێ وەکو کابرای ڕۆژنامەنووسی فەڕەنسی باسیەکە ژیاننامەی و باسیکە ڕحلە ئیلا بلاد الشجعان باسی ڕیجالی کوردستانەکە ئەو کابرایە لەو کاتەیە شێخ حەمدی جفرەی تەرجەمە کرد بۆ جەنابی بارزانی بەڕەحمەت بێ کە کاتێ تەرحی ئەوە دەکا لە بەردەمی مەلا مستەفایە ئەم کتێبە ئەمەوێت تەحقیق کەم لە گەورەترین پێویستی بە مەلا حەمدیە جەنابی بارزانی هەموو شتێکی بۆ تەوفیر کرد بڕوا خزمەتکە بە حەدیسی پێغەمبەر صلی الله عليه وسلم من ئەم مەلا مستەفایە کە من دەیناسم من ئەو مەلا مستەفایە کە کاتێ حلمی عالی شەریف بڕۆن کتێبەکەی بخوێنەوە ئەڵێ من کاتێ چوون بەلا مەلا مستەفا قورئانێکی لەبەردەسا بوو پەنجەی لە ناو قورئانەکەیە بوو من وتم جەنابی ئەزبەنی کتێبی تریش زۆر هەیە بیخوێنیتەوانێ ئەڵێ وتی ئەزانم دەڵێ چی هەموو فەلسفەی دنیا نایەم بە یەک کەلیمەی ئەم قورئانە مامۆستا من تۆ هاتی لە من پرسیم بۆچی ئەڵێ من مەلایم تۆ هاتی لە من پرسی تۆ هاتی لە من اتهامەکەی بەبێ ئەوەی خۆشن نازانی بۆچی خۆت نەخۆشیت ئەو کەسێک خۆی نەخۆشە لەبەرەوە ئێمە کۆمەڵگەمان پێویستی بە عیلاج هەیە زۆر سپاسدانەکەم بۆ دەرفەتەی کە داتان بەڕێز مامۆستا مەلا عومەر چەنجیانی مامۆستای ئاینی مامۆستا دوا سەرنجی خۆتم پێ بڵێ سپاس دەکەم من دەستخۆشیتان لێ یەکەم و دەستخۆشی لە مامۆستای بەڕێزی ژەکەم من بە ئومێدی ئەوەی کە وەکو ئارزمکردن هەر کەس بگەڕێتەوە بۆ تایبەتمەندی و دین لە عولەمای دین وەرگرن لە زانایانی ئاینی وەرگرن و لەو کەسانی کە ئارام و لەسەرخۆ هێمن بە ئاشتی بە خۆشی بە پێکەوە ژیان چونکە دین ضرورەتی حیاتە بەڵام لە کاتێکا کە خزمەتی کۆمەلگاکە ئەوەی کە خزمەتی کۆمەلگان ناکە ئەبێ بە فیتنە ئەبێ بە ئاژاوە سەرچاوی غیبەت و بوختان ئەوە بزانن نە کەسەکە دیندارە نە ئەوەش دینە چونکە دین ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هێناوێتی کە بە پاچی بەڕاستی وەکو مامۆستاش باسی فەرموو
لە شیرکەوە دەست پێەکە بەڵام لە مافەکانی تری مرۆڤ لە پاراستنی ژیانی مرۆڤ کەرامەتی مرۆڤ شخصیەتی هەتا تەنانەت غەیبەت و بوختانی کە گەورەترین تاوان بێ خواردنی ماڵی گەورەترین تاوان بێ کیفایەتە بۆ ئەوی کە پێویستە ینی ئەو خەڵکە دەست هەڵگرێت لەو دەستپیسی و دەمپیسی و کردار ناشینیانە و زۆر زۆر سپاسانە سپاس بۆ بەڕێستان حەزمە کرد گفتوگۆکە دوور و درێژتر بێ بەڵام کاتەکەمیش دیاری کراوە سپاس بۆ بەڕێز مامۆستا مەلا نادر عەلی مامۆستایانی سپاس بۆ بەڕێستان هەروە سپاس بۆ مامۆستا مەلا عومەر بینەرانی خۆشەویست پانۆرامامان پێشکەشکردن هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێری نەمانەتی خوای گەورە